خۆم بە خۆشحاڵەزانم پێتان گەشتینەوە لە هەڵقەی هەشتمدا. خۆشەویستان، دوێنێ شەو هەندێک لە بەسەراتەکانی ئەحمەدمان خوێندەوە، بەڵام ئێستا بزانین ئەحمەد کە دەگاتە ماڵەوە چی بەسەر دێت. خۆشەویستان، پاشەوەی ئەحمەد دوای دەرگاوان کەوت لەسەر خواستی سەیرانی خێزانی. ئەحمەد چووە ژوورێ، دیتی سەیرانی ژنی لەسەر تەخت نووسووە و کوڕێکی گەنج و جوان لە پەنای درێژ بووە. تۆڕە بوو، ئاگری گرت و گوتی: چۆن شتی وا دەبێ؟ ژنم بێ ئەوەی چاوەڕوان من بێ مێردی کردووە. هەڵی کێشا خەنجەر و نزیک بۆ پەلەماریان بدا. پەندی خاوەن ماڵی وەبیر هاتەوە کە گوتووی لە هەموو کارێک سەبرت هەبێ. خەنجەرەکەی فڕێدا و لە پەناو وەتاق دانیشت و چاوەڕوان بوو تا خێزانی وە خەبەر بێت. پاش ماوەیەک دیتی کوڕەکە هەستا، بەدایکی گوت: دایکە سەرمامە، شتێکم پێدا دامپۆشە. ئەحمەد گوتی: سەیرە، کەمی مابوو کوڕی خۆم بکوژم. چووەکن سەیران وە خەبەری هێنا. سەیران کە چاوی پێمێردی کەوت لە خۆشییان خۆی ئامێزی هاوێشت. بەڵێ، هەردووچیان دانیشتن و ئەوەی بەسەری هاتبوو هەمووی باس کرد. زۆری پێ نەچوو کە دراوسێ لە هاتنەوەی ئەحمەد ئاگدار بوون. هەموو لە ماڵی ئەو کۆبوونەوە و لەوەی کە بە سەلامەتی گەڕاوەتەوە پیرۆزبایان پێگوت و هەموو شتیان لێپرسی. لەم شوێنەدا کە ئەحمەد ماری تۆپیوی وەژەر زەوی نابوو، دارمیوەیەکی گەورە شین بوو. سەیران پرسی: ئەم دارمیوەیە لە کوێوە هاتووە؟ ئایا تۆ چاندووتە؟ چییە، هەرمەیە؟ کاتی ئەوەی گوت دارەکە پڕ بوو لە سێو. ئەوانەی لە دەوری دارەکە بوون واقیان وەڕبن. هەرکەس جۆرێ بۆی دەچوو کە ئەمە چ دارێکە. یەک دەیگوت دارسێوە، کاتی ئەوان دەگوت دارەکە بەرەکەی بۆ بەرێکی تر دەگۆڕە. یەکێکی تر دەیگوت ئەمە قەیسیە، دارەکە قەیسی پێوە دەبوو. سێمیان گوتی: دەزانم ئەم دارە قەیسیە. ئەحمەد گوتی: هەرکەس بزانێ ئەم دارە لە چی شین بووە، ماڵ و سامانی خۆمی دەدەمێ. ئەگەر ڕاستی نەزانی سامانی خۆی بدا بە من. خوازیاری وەڵام نەداوە، زۆر بوون، بەڵام هیچ کەس نەیتوانی بڵێ ئەم دارە لە چی و چۆن ڕواوە. کە یەک دەیگوت هەرمەیە، دارەکە هەڵوژەی پێوە دەبوو. ئەگەر دەیگوت هەڵوژەیە، سێوی پێوە دەبوو. هەر بەم جۆرە بەری دەگۆڕی و ئەحمەد وا دەوڵەمەند بوو کە جێ نەما ماڵ و سامانی لێکۆ بکاتەوە. دوکاندارێکی بەتەما لەم کارەدا ئاگدار بوو. ئەم کابرایە ئەوەندە فێڵباز بوو شەیتانی دەرزدەدا. ماوەکی زۆر بوو تەماحی بە سەیراندا بوو. تەماحی لە سەیراندا بوو. چۆکن پیرێژنێک و گوتی: بچۆکن ژنی ئەحمەد و وا بکە کە ببیە ڕازداری ئەو. داوای لێ بکە چەند ڕۆژە سندوقێکی بە ئەمانەت لە ماڵی ئەواندا بنێ. جگەلەوە وای لێ بکە لە مێردەکەی بپرسێ کە ئەو داری لە باخەکان ڕواوە چییە. منش لە پاداشتی ئەوەدا 2 ئەوەندەی گرانی خۆت زێڕ دەدەمێ. پیرەژن چوە ماڵی ئەحمەد. پیرەژن ئەوەندە زمانی لۆز بوو کە ماری لە کۆن هێنا دەرێ. سەعاتێکی پێ نەچوو لە ماڵی ئەحمەد دامایەوە. سەیران هەر لە فکری ئەوەدا بوو لەکوێی دابنێ و چی بداتێ. پیرەژن گوتی: ئاخ سەیران، بەزەیم پێدا دێت، بۆ بەزەیت بە مندا دێ؟ هەمومان ساغ و سەلامەتین، سەروەتێکی زۆرمان هەیە، مردم خۆشی دەوێم و ئیتر چیم گەرەکە؟ بەڵێ وایە، بەڵام ئەوە دەردی سەرە کە ئەحمەد تۆی خۆش ناوێ. خۆت بیری لێ بکەوە، ئەگەر تۆی خۆش بوێ بۆچی ڕازیدارەکەی خۆی لە تۆ چاردۆتەوە؟ سەیران گوتی: حەقتە، لێی دەپرسم. کاتی ڕۆژ ئاوا پیرەژن ویستی بڕوە، بەڵام سەیران بەری نەدەدا و دەیگوت بێتۆ چۆن دەبێ بژیم. پیرەژن گوتی: دێمەوە، دەبێت سبێ سندوقەکەم بێنم، بەڵام نازانم لەکوێ دابنێم، جێ نییە. سەیران گوتی: دەتوانی لە وەتاغی من داینی، هەتا دەتەوێ و یا کارە پێی دەبێ. پیرەژن ڕازی بوو، بە خۆشحاڵی و گەڕایەوە دیتی دوکانداری بەتەما چاوەڕێتی. دوکاندار لی پرسی: چیت کرد؟ توانێ ژنی ئەحمەد ڕازی بکەی؟ پیرەژن گوتی: هەموو کارەکان تەواو بوو. یاڵە دەی، نیوەی پاداشتەکەت کە وا دەدا بوو بمدەیە تا سندوق بەرمە ماڵی سەیران. دوکاندار کەیف خۆش بوو، نیوەی زێڕی وادە پێدراوی دایە. گوتی: بەیانی وەرە سندوق لەگەڵ خۆت بەرە. بەیانی زوو دوکاندار بە سندوقێکی گەورە و 2 حەمباڵ هاتە ماڵی پیرەژن. دوکاندار چووە ناو سندوق و حەمباڵ سندوقیان هەڵگرت بۆ لای ماڵی ئەحمەد. پیرەژنیش بە دوایاندا. سەیران بە هاتنی میوان شاد بوو.
بە حەمباڵەکانی گوت تا سندوق لە ژووری خەوی ئەو لە جێیەکی باش دابنێن و خۆی خەریکی میوانداری پیرەژن بوو. ڕۆژ ئاو ئەحمەد هاتەوە دیتی سندوق لە ژوورەکەی خەویان دانراوە. پرسی ئەم سندوقە چییە؟ پیرەژنی فەقیر جێ نەبوو. هێناوێ ئێرە، با هەر لەوێ بێ. ژنومێر چوون خەون. ئەحمەد دیتی کە سەیران جێگای خۆی جیا کردوێتەوە. پرسی ئەوە چییە؟ چ قەوماوە؟ تۆ من بەژنی خۆت نازانی؟ هەمووشت لە من دەشاریەوە. بۆچی پێم ناڵێ ئەم دارەی نێو باخچیە لە چی ڕواوە؟ ئەگەر منت خۆش بیستایە لێ منە دەشاردەوە. ئەحمەد نەیتوانێت ڕازەکە بشارێتەوە. گوتی دارەکە لە ماری مردوو ڕواوە کە لە ڕۆژی هاتنەوەیدا لە حەسارێت چاڵی کردووە. سەیران گوتی باشە ئەوە ماری دارە. ئەحمەد پێشی قسەکەی گرتووتی هێواش بەرز قسەمەکە لەوانەیە کەسێک گوێ لێبێ. سەیران کەیف خۆش بوو. ئەحمەدی لە ئامێز گرت و ماچی کرد و گوتی ئێستا دەزانم کە منت خۆش دەوێ. هەروەک باسمان کرد دوکانداری فێڵباز هەموو ئەم قسانی بیست. ڕۆژی دوای پیرەژن بە حەماڵەوە هات و سندوقی بردەوە. دوکاندار لە سندوق هاتە دەر و زۆر بە کەیف بوو. دەست بەجێ بەڵێنەکەی هێنا دی و نیوەی زێڕەکەی دیدا بە پیرێژن. باشە با پیرێژن بە خۆشی و شادی زێڕەکان بژمێرێ بزانین دوکانداری فێڵباز چ دەکا. ئەو ئێوارە هاتەکن ئەحمەد و گوتی من دەتوانم بڵێم کە داری باخی تۆ لە چی ڕواوە. وەرە شەرت ببەستین ئەگەر ڕاستم نەگوت هەرچی هەمە بۆ تۆ. ئەگەر ڕاستم گوت سێشتی دڵخوازی خۆم لە تۆ داوا دەکەم دەبێ بمدەیە. ئەحمەد ڕازی بوو. هەردوو قەراریاندا ئیمزایان کرد و خەڵکیان کردە شایەت و خەڵکیان داوت کرد. دوکاندار گوتی داری تۆ ماردارە و لە مار ڕواوە. لەگەڵ وای گوت دارەکە ئاگری گرت و بە چرکێک سووتا و لە بنچوو. ئەحمەد گوتی 3 ڕۆژانم مۆڵە بدە پاش 3 ڕۆژ وەرە سێشتەکەت دەستنیشان بکە. دوکاندار ڕازی بوو. ئەحمەد بەیانی ملی ڕێگای گرت بەرەو شاری پێشوو بۆ لای خاوەنکاری پێشووی. ئەو کەسێک کە پەندی دابووە گەیشتێ و سڵاوی لێ کرد و داسان و بەڵای خۆی بۆ گێڕایەوە. پیرەپیاوی خاوەنکاری پێشووی پێی گوت ئەمشەو لە ماڵی پاشادا داوت کراوم تۆش لەگەڵ من وەرە سبەی باسی کاری تۆ دەکەین. لە ماڵی پاشا ئاگدار بە کە لە پەنا من دانیشی. گەشتە ماڵی پاشا. پیرەمێرد لە پەنا پاشا لە جێگەیەکی محتەرەم دانیشت و ئەحمەدیش لە پەنایی دانیشت. وردە وردە میوان کۆ دەبوونەوە. پیرەمێرد دیتی هەر میوانێکی دێت ئەحمەد جێگای خۆی دەداتێ. زۆری پێنەچ و ئەحمەد کەوتە پەنا دەرگا. پیرەمێرد کە وای دیت نێوچەوانی تێک ناو بێدەنگ بوو. میوان هەموو دانیشتن و پاشا هات و نۆکەران سفریان ڕاخست. لە ئاخردا شووتێکی گەوریان هێنا. پاشا ڕووی کردە میوانان و پرسی کامەتان چێردی تیشتان پێیە شووتی پێلەت بکەین. کەسێکی نەگوت. ئەحمەد بانگی کرد و گوتی من چێردی تیژم هەیە بێ ئەوەی کەس داوای لێ بکە. چێردی لە گیرفان دەرهێنا و بۆ پاشای برد. پاشا چێردی وەرگرت. واقی وڕما. دەستکی کردەکە ئەوەندە جوان بوو کە باس نەدەکرا. تەواوی بە یاقوت و ئەڵماس و مرواری ڕازە بووە. وەزیر لە پاشای پرسی چ دیوەکەوا سەرت سوڕماوە؟ پاشا چێردەکەی بە وەزیر نیشاندا. وەزیر تەماشای کرد و پێکەنی. پاشا پرسی بۆ پێدەکەنی؟ ئاخر من وەزیری باوکت بووم. ڕۆژێکە هێشتا بابت زیندوو بوو دەست خەزێنان لێدا بوو. لە نێوشتە بە نرخەکەدا کە بردوو بیان یەکیش ئەم چێردە بوو. ئێستا تۆ چێردی باوکت ناناسیەوە؟ بەڵام من دەست بەجێ ناسیمەوە. ئەو دزەش ئێمڕۆ لە ماڵی تۆیە. پاشا کورد جەلادی بان کرد. جەلاد هاتن ئەحمەدیان پێشدا و گوتی لەسەری بدەن. خۆشەویستان لێرەدا بەجێتان دێڵین و تا سبەی شەو بە تەواوکردنی باسەکەی ئەحمەد لەگەڵ پاشادا پێتانەگەینەوە هەر شاد و سەرکەوتوو.
خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ئەڵقەی نوێی کتێبی ئەفسانە کوردیەکان پێتان گەشتینەوە. ئەزیزان، لە ئەڵقەی پێشوودا باسمان لەوە کرد کە پاشا بڕیاریدا سەری ئەحمەد ببڕن. با ئێستا بزانین کار و کاردانەوەی پاشا و ئەحمەد چ دەبێ. لەو کاتەدا پیرەمێرد خاوەنکاری پێشووی ئەحمەد هەستا و گوتی: پاشا سەلامەت بی، ئەحمەد میوانی منە، لە ڕێگای دوورەوە هاتووە ماڵی من ئەوم هێناوەتە ئێرە. ڕێگام بدە بە ئەم شەو لە ماڵی من بنوێ، ناکرێت نەهێڵی میوانیش بخەوێ. سبەی دەهێنمە لای تۆ و دەبێتە میوانی تۆ، چۆنت پێخۆش بوو وای لێ بکە. نا، تۆ فێری دەکەیت چ بڵێ و چ بکات. پیرەمێرد گوتی: بەڵێن دەدەم، سوێن دەخۆم، تەنانەت قسەیەکشی لەگەڵ ناکەم. پاشا ڕازی بوو. پیرەمێرد و ئەحمەد چوونەوە ماڵ. لە ڕێگادا ئەحمەد ویستی لەگەڵ پیرەمێرد چەند قسەیە بکات، بەڵام پیرەمێرد وەڵامی نەدایەوە. کاتێک گەیشتنەوە پیرەمێرد بانگی کچەکەی کرد و گوتی: زەری، ئەو کەرە بێنە ئێرە و دارێکی ئەستوریشم بۆ بێنە. زەری کەری هێنا و بەستیەوە. پیرەمێرد دەستی دایە دار و کەوتە گیانی کەر. لەگە هەل لە دانێک و دەیگوت: مەگەر پێم نەگوتی لە جێ خۆت کە دانیشتی هەڵمەستە، بۆ بە قسەت نەکردم. پاشان دارێکی دیکەی لێدا و گوتی: مەگەر پێم نەگوتی کە هەتا شتێک لێ نەستێنن هیچمە لە بەکەس، بۆ بە قسەت نەکردم. پاشان چەند دارێکی دیکەشی لێدا و گوتی: باش ئێستا گوێ بگرە، ئەوەی پێت دەڵم لە بیرت نەچێ و بەیانی بە پاشای بڵێ. پێی بڵێ: ئەی پاشا، زۆرم پێخۆش بوو کە دەرکەوتۆ خاوەنی کێر دەکەی. حکایەتەکەی ئاوایە کە بابم بازرگانێکی زۆر دەوڵەمەند بوو. ڕۆژێک ڕێگەر لە کاروانیاندا و هەموو کاروانچەکانیان کوشت. تاڵانیان کردن و بزر بوون. کاروانچەکان هیچیان زیندوو نەمان. بابێشم کوژرا. ئەم چێردە کە دەیبینیت لە سنگی بابمیان ڕۆ کردبوو. لەو کاتەوە ئەم چێردە لەگەڵ خۆم دەجێڕم بەڵکو خاوەنەکەی بیناسێتەوە تا تۆڵی خوێنی باوکمی لێ بسێنمەوە. ئێستا زۆرم پێخۆش بوو کە قاتلی بابی خۆم دیتەوە. چێردەکە خۆت هەڵگرە و خوێن بای باوکم لە تۆ دەوێت. پیرەمێرد قسەکانی تەواو کرد. دارێکی دیکەی وای لە کەرەکەدا کەرکەوت. بە کیژەکەی گوت: وەرە کەرەکە بەرەوە تەویلە. شەو هەمیان نووستن، بەڵام ئەحمەد خەوی لێ نەکەوت. تەواوی شەو لە فکری ئەو قسانەدا بوو کە دەبوایە بە پاشای بڵێ. ڕۆژی دوایی بەیانی زوو پیرەمێرد ئەحمەدی لەگەڵ خۆی بردە لای پاشا و گوتی: پاشا، ئەی قیبلێ عالم، میوانی خۆم هێناوە، ئێستا چۆن دەتەوێ بیکە؟ پاشا بانگی جەلادی کرد و گوتی: سەری ئەم دزە بپەڕێنە. ئەحمەد گوتی: ئەی پاشا، ڕێگام بدە بەر لە مردنم دوا قسەم بکەم. قسەکانت بکە، بەڵام بە کورتی. ئەحمەد گوتی: زۆر شادم کە دەرکەوتۆ خاوەنی کێردی. ڕووداوەکە ئاوایە کە بابێکی بازرگان و دەوڵەمەندم هەبوو. کاروانێکی گەورەی هەبوو. ڕۆژێک ڕێگەر لە کاروان دەدەن و هەموو کاروانچەکان دەکوژن و دەڕۆن. کەس لە کاروانچان زیندوو نامێنێ و بابیشم دەکوژرێ. ئەم شێردان لەناو سنگی بابم ڕاکردبوو، لەوێدا بەجێما بوو. لەو کاتەوە من ئەم چێردە لەگە خۆم دەجێڕم تا خاوەنی بیناسێت و تۆڵی باوکمی لێ بکەمەوە. زۆرم پێخۆش بوو کە لە ئاخردا قاتلی بابم دیتەوە. چێردی خۆت هەڵگرە و خوێنبایی بابم لە تۆ دەوێ. پاشا گوتی: من ئەو چێردەم بە یەی خۆم نەدەزانی. وەزیر ناسیەوە. ئەحمەد لە وەزیری پرسی: ئەی وەزیر، چێردەکە دەناسی؟ وەزیر لە وەڵامدا گوتی: ئەحمەد گیان، من ئەم داسانم بە ئانقەس ساز کردبوو تا چێردەکەت لێ بستێنین. ئەحمەد گوتی: باشە، دەرکەوت هەر ئاوە ماڵی خەڵک تاڵان دەکەن و لیان دەستێنن. پاشاش هەر بۆیە توی کردەوە بە وەزیر. پاشا گورج جەلادی بان کرد و ئەمری کرد لەسەری وەزیر بدە. بە ئەحمەدیشی گوت: تۆ بڕۆ. ئەحمەد و پیرەمێرد چوونە ماڵ. پیرەمێرد بە ئەحمەدی گوت: هەر بەڵایکی بەسەرت هاتووە هەمووی خەتای خۆتە. ئاخر پێم نەگوتی قەت ڕازی خۆت بە ژنەکەت ماڵێ؟ بۆ بە قسە نەکردم. ئایا دەزانی کە دوکانداری فێڵباز چی لە تۆ دەوێ؟ یەکەم سەری تۆ، دووەم ژنی تۆ، سێم دارایی و سامانی تۆ. ئێستا دەبێت چ بکەی؟ گوێ بدە قسەکانم و ئەوەی پێت دەڵێم لە بیرت نەچێ. بچەوە ماڵێ، نێردوانێکی سێپلەی زۆر لە یەک دوور دروست بکە، پاڵی وە باڵەخانەکەتەوە بدە، پەنجەرەکانی ماڵێ لە ژوورەوە توندا بخە. لەگەڵ ژنەکە بچۆ سەر باڵەخانە و چاوەڕۆم بە تا کابرای دوکاندار دێ. کە هاتووی لە باڵەخانە دیت دەیە بێتە لای ئێوە. کە دەستی لە پلەی یەکەمدا بێتە سەر، تۆ بڵێ ئەوە یەکەم. کە دەستی لە پلەی دووەمدا، زوو بڵێ ئەوە دووەم. کە دەستی لە پلەی سێمدا، بڵێ ئەوە سێم.
پاشان بڵێ دەست لە سێشتی ماڵی من داوە و شەرتت بردوێتەوە. نێردوانەکە هەڵگرە و بڕۆ، ئیتر هیچی پێ ناکرێت جگەل لەوەی کە بەدەستی بەتاڵ دەگەڕێتەوە. تەنیا ئاگدار بە چەند کەسێک شاید لەوێ ئامادە بن. ئەحمەد سوپاسی پیرەمێردی کرد و بە تالۆکۆ بەرەو ماڵ بووە. کاتێک گەیشتەوە ماڵێ پیرەمێرد چی پێوت بوو وای کرد. دوکانداری فێڵباس هات و دیتی ئەحمەد و ژنەکەی لەسەر باڵەخانە، پلەکانێکشان بە خانۆکەوە ناوە. دوکاندار دەستی بە پلەی یەکەم کەوت و ئەحمەد بانگی کرد ئەوە یەکەم. دوکاندار گەیشتە پلەی دووەم. ئەحمەد بە دەنگی بەرز گوتی ئەوە دووەم. کاتێ دەستی گەیشتە پلەی سێم ئەحمەد هاواری کرد ئەوەش پلەی سێم. ئێستا بە جۆرەی قەرارداد تۆ دەست لە سێشتی من داوە، ئەو سێشتەش نێردوانە، بێ بە بڕۆ. دوکاندار ویستی جێسەڵ بجێڕێ، بەڵام شایەتەکان گوتیان حەقی ئەحمەدە و قەرارتان وابووە. دوکاندار بە دەستی خاڵی و بە خەم و خەفەتەوە گەڕایەوە و ئەحمەدیش بە ئارەزووی خۆی گەشت. بەشی هەژدەهەم بۆ ماسی پێکەنی. پیاوێکی فەقیر لەگەڵ خێزانی دەژیا. ماوەیەک بوو ژنومێرد بوون بەڵام منداڵیان نەدەبوو. کابرای فەقیر شەوی خەونی بینی کە ساڵێکی دیکە ژنەکەی منداڵێکی دەبێ. ڕاست سەری ساڵ کوڕێکی بوو ناوی میرزا. کوڕێکی جوان و بەهۆش بوو. پاشای ئەو وڵاتە کیژێکی هەبوو بە ناوی گوڵزار. گوڵزار چل خزمەتکاری هەبوو، 39 کچ و یەکیان کوڕ بوو کە جلی ژنانی دەبەر دەکرد و ئەوەندە جوانیش بوو هەر بە کچان دەچوو. ئەو کوڕە مەعشوقەی یاری گوڵزارێ بوو، بەڵام کەس نەیدەزانی. ڕۆژە گوڵزار بە خزمەتکارەکانی گوت 2 ئەسپ زین بکەن. لەگەڵ یارەکەی سوار بوو بۆ گەڕان. کەس بە خەیاڵی نەداهات کە گوڵزار لەگەڵ یاری بچێتە گەڕان و خولانەوە لە بیاباندا. گوڵزار شاد و بەکەی فڕی کردە لاوەکە گوتی چێ دەتوانێت هەست بکە کە تۆ لاوێکی گەنجی، هەموو دەزانن تۆ خزمەتکاری منی. گوڵزار و یارەکەی بە پەناخانوێکی کابرای فەقیردا ڕۆشتن کە ژنومێرد و میرزای کوڕیان لەوێدا دەژیان. باب و کوڕ خەریکی وێنجە درین بوون. میرزا کە چای بە گوڵزار کەوت سڵاو لە کیژی پاشا و زاوای پاشا. گوڵزار و دڵدارەکەی چاویان لێ کرد و گوڵزار لە کوڕەکەی پرسی ناوت چییە و چەند ساڵی؟ ناوم میرزایە و 5 ساڵم. گوڵزار و یارەکەی جڵەوی ئەسپیان وەرگێڕا و ڕۆشتن. گوڵزار هاتەوە ماڵ و لە جێگادا خۆی نەخۆش کرد و گوتی باوکی ئاگدار بکەن. کاتێ بابی هات گوڵزار پێی گوت حاڵم زۆر خراپە و دەمرم، تەنیا دەرمانی دەردم یەک شتە. لە پەناو شار پیاوێکی فەقیر دەژی، کوڕێکی 5 ساڵەی هەیە بە ناوی میرزایە، دەبێت سەری ببڕێ و بێکوڵێن و من گۆشتەکەی بخۆم، ئەو کاتە چاک دەبمەوە. پاشا کیژەکەی زۆر خۆش دەویست، هەرچەند دڵی نەداهات کوڕەکەی بکوژێ، بەڵام مردنی کیژەکەشی لاگران بوو. وەزیری بانگ کرد و خورجێنێک زێڕیدایە و گوتی ئەم خورجێنە زێڕە هەڵبگرە و بیدە بە کابرای فەقیر و کوڕەکەی بێنە ئێرە. وەزیر چووە ماڵی کابرای فەقیر. کابرا وەزیری لە دەرکی ماڵی خۆی دیت و پرسی ئەی وەزیر چ ئەمرێکت هەیە؟ وەزیر گوتی پاشا ئەم خورجێنە زێڕەی بۆ ناردووی و دەیەوێت کوڕەکەت بدەی بەو. کابرا و خێزانی دەستیان کرد بە گریان و بەڵام دیتیان چار نییە، ئەگە کوڕەکان نەدەن پاشا بە زۆر دەیبات. میرزا ڕووی کرد دایک و باوکی و گوتی خەمێ مەخۆن، خورجێنە زێڕ وەربگرن و وای دانن کە هەر کوڕتان نەبووە. لەبارەی منیشەوە نیگەران مەبن و خەم مەخۆن. وەزیر کوڕی سوار کرد و خورجێنە زێڕیدا بە کابرای فەقیر و ڕێگای کۆشکان گرتە بەر. لە ڕێگادا میرزا بە وەزیری گوت ئەی وەزیر گوێ بدەیە، کیژی پاشا کوشتنی منی بۆ چاکردنەوەی خۆی ناوێت، تەنیا دەیەوێت لە شەڕی من نەجاتی بێ. گوێ بدە ئامۆژگاری من مەکوژە و لە ماڵی خۆت بمشارەوە. ڕۆژێک بەکارت دێم، بەڵام بۆ کیژی پاشا سەری ڕەفیقێکی من ببڕە کە ڕاست وەک خۆم دەچێ. دوێنێ مردووە و ناشتویانە، قەبرەکەی بدەوە، لاشەکەی بێنە دەر و سەری ببڕە و بیدە بە کیژی پاشا. وەزیر ئامۆژگاری میرزای بەکاری هێنا و سەری کوڵاوی کوڕەکەیدا بە کیژی پاشا و ئەویش چاک بووە. میرزاش لە ماڵی وەزیر دەژیا، با ئەو لە ماڵی وەزیر بژی و گەورە بێت. داسانی کابرای ماسیگر باز دەکەین. لە وڵاتە ماسیگرێکی فەقیر دەژیا. ڕۆژێک ماسیەکی سەیر و جوانی گرت، لە دڵی خۆیدا گوتی ئەو ماسی برمە بازار بیفرۆشم، فایدەی چییە؟ باشترە بیدەم بە وەزیر. ماسیگر وای کرد. وەزیر هەمبانەیەک زێڕیدایە، ماسیەکەی بردەوە ماڵ. میرزا پێی گوت ئەو ماسیە لە باڵدا ڕامەگرە، بیدە بە پاشا. وەزیر وای کرد. پاشا زۆری پێخۆش بوو، فەرمووی حەوزێکی جوان ساز بکەن و پڕیکەن لە ئاوی دەریا و ماسیەکەی بخەنە ناو. ماسی لە ئاوێدا بلوسکی دەدا و هەموو عاشقی ببوون و تاریفیان دەکرد. ڕۆژە پاشا ویستی ماسیەکە بدا بە گوڵزاری کچی. لەم بارەوە پرسی بە دەوروبەری خۆی کرد. هەمیان گوتیان چۆنە دگەرەکە وا بکە، مەیلی خۆتە.
پاشا خزمەتکارێکی ناردە کەن گوڵزار و پەیامی پاشای پێگەیاند و گوتی پاشا دەیەوێت جوانترین ماسی بە دیاری لێ قبول بکەیت. گوڵزار لە وەڵامدا گوتی ئەگەر ماسی مێ بێ قبوڵی دەکەم، بەڵام ئەگەر نێربێنە، چونکە لە ژووری من تەنانەت حیوانی نێرش نابێ هەبێت. کاتێک خزمەتکار ئەو قسەی بە پاشا گوت ماسی سەری لە ئەو هێنا دەرە و پێکەنی هەموو سەریان سوڕما. پاشا دڵی خۆیدا گوتی ئەو ماستە بێمو نییە. بە وەزیری گوت بڵێ بزانم ماسی بۆ پێکەنی. وەزیر گوتی من لەکوێ دەزانم، من غەیبگۆ نیم. پاشا بەسریدا نەڕاندی و ئەو قسانە بە جێمدا ناچێ، چل ڕۆژمەڵەتە ئەدەمێ پاش چل ڕۆژەکە وەڵامم نەدەیتەوە وەی بە حاڵت. وەزیر خەمبار و داماوە چوە ماڵ. میرزا لێی پرسی چ قەوماوە؟ پاشا لێی ویستم کە بزانم ماسی بۆ پێکەنیەوە. ئاخر من لەکوێ بزانم کە هۆی پێکەنینی ماسی چییە؟ چل ڕۆژی ماڵت داوم، ئەگەر وەڵامی نەدەمەوە لەسرم دەدا. میرزا گوتی خەمێ مەخۆ، من لەبیر مەکە چۆن منە لە مردن ڕزگار کرد، ئێستا نۆرەی منە تۆڵی بکەمەوە. سواری ئەسب بۆ 39 ڕۆژ بە کەیفی خۆت بگەڕێ و کەیف بکە، ڕۆژی چل وەرەوە ماڵێ. وەزیر سواری ئەسب بۆ ڕۆی 39 ڕۆژ گەڕا و ڕۆژی چل هاتەوە ماڵ. میرزا گوتی ئێستا با بەیەکەوە بچینە کۆشک و هیچ نیگەران مەبە. پاشا و دار و دەستەکەی هەموو چاوەڕوانی وەزیر بوون و دانویست بزانن ماسی بۆ پێکەنیوە. پاشا کە وەزیری دید پرسی باشە وەزیر ئێستا دەڵێ چی؟ میرزا گوتی پاشا سەلامەت بێ، ڕێگا بدە با من بڵێم ماسی بۆ پێکەنیوە. پاشا گوتی بڵێ، دەترسم ئەوەی دێڵم بە کەیفت نەبێ و لێم تووڕەبی و ئەمر بکەی لەسرم بدەن. سەعاتێک دەسەڵات و جگای خۆت بدە بە من تا لەو ماوەیەدا ببم پاشا و ئەو دەم هەموو شتێک بۆ تۆ ڕوونکەمەوە و بیڕم. پاشا گوتی زۆر باشە، سەعاتێک تەختی پاشایەتی دەدەم بە تۆ، بڵێ دەی. میرزا لەسەر تەخت دانیشت و گوتی بەر لەوەی هۆی پێکەنین ماسی باز بکەم داستانێکت بۆ دەجێڕمەوە جۆ بدێ. خۆشەویستان، لێرەدا بەجێتان دێڵێن و تا سبەی شەو گەڕانەوەمان بۆ لای میرزا بەخواتان ئەسپێرین هەر شاد بن. خۆم بە خۆشحاڵەزانم کە لە ئاڵقەی دەیەمی کتێبی ئەفسانە کوردیەکان پێتان گەشتینەوە. ئێستا میرزا لەسەر تەخت دانیشتووە و بۆ ماوەی 1 سەعات بۆ بە پاشا. بزانین میرزا چ بە پاشا دەڵێت و چ باسێکی بۆ دەجێڕێتەوە. ڕۆژێک بوو ڕۆژگارێک بوو. پاشایکی بەدەسەڵات بازێکی هەبوو زۆری خۆش دەویست و قەت لە خۆی جیا نەدەکردەوە. ڕۆژێک باز غەمبار و کەس بوو، نە هیچی دەخوارد و نەدەی خواردەوە و نەخۆش کەوت. وەزیر بە پاشای گوت بازەکە ئازاد بکات. پاشا نەیدەویست بازی خۆشەویستی وەلا بنێ، بەڵام چاریشی نەبوو. فەرمووی تا زنجیری زێڕی لە قاچ بکەنەوە. باز باڵی لێکدان و فڕی. زۆری پێ نەچوو کە خێزانی پاشا نەخۆش بوو. باشترین حەکیمانی شاریان هێنا هیچیان بۆ نەکرا. ڕۆژ بە ڕۆژ حاڵی خراپتر دەبوو. ڕۆژێکی بازەکە لە پەنجەرەی کراوەی کۆشکەوە خۆی وەک کۆشکنا. لە ماوەی ئازادبوونیدا هاتبووە سەر خۆی و جوان بوو. باز تاکن پاشا فڕێ و 2 دەنگی لە مستی پاشانە. پاشا دەنگەکانی دا بە غوڵامی خۆی و گوتی لە باغ بیانچێنێ. پاشان دارە سێوێک لەو دەنگانە شین بوون. 2 سێوی زێڕین دارەکان جوان کردبوو. پاشا ئێشکچی لە بن دارەکەدا نابوو، فەرمووی ئاگای لە سێوەکان بێ. شەو ئێشکچی خەوی بەسەردا هات و یەک لە سێوەکان کەوت. مارێک بۆ لای سێوەکە هات و گەستی. ئێشکچیوە خەبەر هات، مار دوور کەوتەوە و سێوەکەی هەڵگرت و بردێکن پاشا. پاشا سێوەکەی دوولەت کرد، نیوەیدا بە سەگ و نیوەشیدا بە پشیلە. هەردووچیان لەوێ وشک هەڵاتن. پاشا تۆڕە بوو. بازی خۆشەویستی خۆی گرت و بە زەویدا دا و کوشتی. سێوەکەی تر لەسەر دارمایەوە. پاشا فەرمووی ئەو سێوێ بدەن بە ژنەکەم تا بیخوا، لەو ئازارە نەجاتی بێت. ئەو نەزیندووە و نەدەمرێ. سێویان بۆ ژنی پاشا برد. کەلەتێکی لێ خوارد، ساغ بۆەوە جوانتر لە جاران. ئەو دەم پاشا زانی کە بە خۆڕایی بازی کوشتووە. زۆر پەشیمان بووەوە، بەڵام تازە درەنگ بوو، پەشیمانی فایدەی نەبوو. تۆش ئەی پاشا لەوەی کە دەپرسی بۆچی ماسی پێکەنیوە پەشیمان دەبیەوە، باشترە لەوە نەکۆڵیەوە. پاشا پێداگرت و کە هۆی پێکەنینی ماسی بزانێت. میرزا ئاخرەکەی گوتی ئێستا کە خۆت دەتەوێت بزانیت، داسانت بۆ باز دەکەم. کیژەکەت و چل خزمەتکارەکەی بان کرد کە بێنە ئێرە. گوڵزار و چل خزمەتکار هاتن. میرزا گوتی دەرگاکان داخن. پاشا گوتی چێردێکی زۆر خۆشەویستان لە من دزیوە، دەبێ هەمووتان بگەڕێم.
ڕوت ببنەوە. سینۆ خزمەتکار لیباسیان دەرهێنا، بەڵام یەکیان لەجێ نەبزوت. گوڵزار بە پەڕانەوە گوتی: تکا دەکەم کاتم بەوە نەبێ، ئەوەندە بە شەرم و حەیایە تەنانەت کاتی خەوتنیش لیباسدار ناکەنێ. میرزا وازی نەهێنا و گوتی: نا، دەبێ ئەویش بگەڕێم. بە زۆر ئەویشان ڕوت کردە و دیتیان کە پیاوێکی گەنجە. پاشا و ئامادەبووان واقعیان ڕما. سەعاتی پاشایەتی میرزا کۆتایی هات. پاشا جارێکی تر هاتەوە سەر تەخت و فەرمووی گوڵزاری کچی و عاشقەکەی بەراوپشت سواری کەر بکەن و بە کۆڵانی شاردا بیانگێڕن و ڕسوایان بکەن، پاشان لە وڵات شار بە دەریان بکەن. هێشتا بە سواری کەر دەڕۆن. پاشا میرزای کردەوە چیری خۆی. میرزاش دایک و بابی فەقیری هێنایە کۆشک و تا ئاخیری ژیان بە خۆشی ژیانیان بردەسەر. بەشی 19 سێ ئەحمەد. حاکمێک بوو ساڵی جارێک دەچۆکن ژنەکەی. ژنەکە دوو کوڕی بوون. کوڕی ئەوەڵ و دووەمیان ناونان ئەحمەد. نایبێکی زۆر فێڵزانی هەبوو. دەیزانی حاکم کەنجێ دەچێتە ژوورێ و دەچێتە کەنژنەکەی. جارێک بەر لەوەی حاکم چێتە ژوور، چۆ ژووری حاکم و لە تاریکیدا لەگەڵ ژنەکە نووست. پاشان حاکم چووە ژوور لە دەرگایدا. خێزانی دەرگای لێ کردەوە و بەسەر سوڕمانەوە گوتی: ئەوە چت لێ هاتووە؟ تۆ پێش سەعاتێک هاتی دەکەن من. حاکم هەستی کرد چ قەوماوە. گوتێکی سەتوتنم لەبیر چوو بوو. ڕۆژت ئیتر نەچوە ژوور. نۆم ئەنگڕا بۆرد خێزانی کوڕێکی دیکەی بوو، ئەویشان ناونە ئەحمەد. هەرسێ کوڕ پێکەوە گەورە بوون و زۆری پێنەچوو حاکم مرد. لە وەسیەتنامەکەیدا نووسی بووی: ئەحمەد کوڕی منە و ئەحمەد کوڕی منە و ئەحمەد کوڕی من نییە و لە میرات بێبەشە. هەرسێ ئەحمەد وەسیەتنامەیان خوێندەوە و لێیان بوو بە کێشە کە لەم سیانە کامیان کوڕی بابیان نییە. پاشان گوتیان: بۆ کێشە بکەین، با بچینەکەن حاکمی وڵاتی جیرانمان لە عەقڵ و حکمەتدا بەناوبانگە، داوای لێ بکەین کە ئەو دادوەریەمان بۆ بکات. هەرسێ کەوتنە ڕێ. لە شوێنی وێستان برای گەورە تەماشای ئەم لاولای کرد و گوتی: تازە حوشترێک بێرەدا تێپەڕیوە، چاوێکی چۆر بووە و شەلیش بووە و دوودانی پێشەوە شینە بووە. برای نێوەنجی گوتی: باری ڕۆن و هەنجوێن بووە. برای گچکە گوتی: ژنێکی سکپڕی لەسەر بووە. لەم کاتەدا کابرایە گەیشتێ و پرسی: هیچ حوشترێکتان نەدیوە؟ حوشترێکم بزر بۆ و نایدۆزمەوە. برا گەورەکەی پرسی: داخوا حوشترەکە شەلە و چاوێکی چۆرە و دوودانی پێشەوەی نەماون؟ برای نێوەنجی گوتی: داخوا باری ڕۆن و هەنجوینی لێ بووە؟ برای گچکەوتی: داخوا ژنێکی سکپڕی بەسەرەوە بووە؟ خاوەن حوشتر گەلێک شاد بوو. وتی: ڕاستە خۆیەتی، کەوا بوو ئێوە دیتوتانە، بۆ نامدەنەوە لەسەر چی وەستاون؟ سوێن بەخوا حوشتری تۆمان نەدیوە. نەماندیوە یانی چی؟ گەڵتەم پێ دەکەن؟ یاڵا با بچنەکەن قازی. چونەکەن قازی و خاوەن حوشتر ڕووداوەکەی بۆ باس کرد و گوتی: بێگومان حوشتریان لە جێگایەک شاردۆتەوە، بڵێ بمدەنەوە. برایان گوتیان: سوێن دەخۆین کە ئێمە هیچمان حوشترمان نەدیوە. قازی گوتی: ئەگەر حوشترتان نەدیوە ئەدی چۆن ئەو هەموو نیشانانە دەزانن؟ ڕووی کردە براگەورەکەی گوتی: تۆ چۆن دەزانی حوشترەکە شەل بوو و چاوێکی چۆر بوو و دوودانی پێشەوەی نەماون؟ قوربانجان، کاتێ بەڕێدا ڕۆیشتووە، لاقێکی بەسەر خاکدا کێشاوە و شوێنی دیارە، جاشی لە هەر لایەکی ڕێگاکە خواردووە، یعنی چاوێکی نێدیوە. لە شوێنی دانەکانی پێشەوە جای ساغ ماوەتەوە. لە ڕووی ئەم نیشانانە تێگەیشتم کە شەل بووە، چاوێکی چۆر بووە و دوودانی پێشەوەی نەماون. قازی لە برانێوەنجی پرسی: باشە تۆ بێژە، چۆن زانیت باری حوشترەکە ڕۆن و هەنجوین بووە؟ لە وەڵامدا گوتی: زۆر سادەیە، کاتی حوشترەکە یەخی خواردووە، لە لایەکی ڕۆن ڕژا و لە لایەکی هەنجوین. لای ڕۆنەکە مێرولەی تێ ئاڵاون و لای هەنجوینەکەش مێژ لێ کۆبوونەوە. قازی لە برای گچکەی پرسی: تۆ چۆن زانی ژنی دووجان سواری حوشترەکە بووە؟ لە وەڵامدا گوتی: بەو نیشانانە دەزانم کە بەجێ مابوون. ژنەکە بۆ حەسانەوە لەسەر زەوی دانیشتووە، بەڵام کاتێ ویستێتی هەستێ هەردوو دەستی لە زەوی دانا و بە یارمەتی دەستەکانی هەستاوە. ئەم بەڵگانە ئەوەندە قایم بوون قازی نەیتوانی هیچ بڵێ. بیری کردەوە کە چ بکە و چه حکمێک بدە. پاشان بە دەنگی بەرز گوتی: ئەم شۆلای من بمێننەوە و شیو بخۆن و بخەون و بەیانی جارێکی تر قسەی لێ دەکەین و ئیشەڵا فکرێکی لێ دەکەینەوە. بە خێزانی گوت تانانێکی باشیان بۆ ساز بکە. ئەویش بەرخێکی کوشتەوە و کەبابێکی خۆشی دروست کرد و
سفرەی ڕاخست. برای گەورە پارۆگۆشتی هەڵگرت و دەزارینە ئاخێکی هەڵکێشا و هێنایە دەر. قازی گوتی چۆن بوو؟ ناخۆشە؟ بۆن سەگی لێ دێ. ببوورە ناتوانم بیخۆم. قازی گوتی شۆن بانکەن. شۆن هات و قازی لێ پرسی ئەم گۆشتە بۆچی بۆن سەگی لێ دێ؟ قوربان تۆ گەورەی منی بمبەخشە. ئەو ڕۆژەی ئەو بەرخە لەدایک بوو دێڵە سەگەکەی مەڕی شیری دەدا بە گوجیلەکانی. ئەو بەرخە ئەحمەقەش لەگەڵ گوجیلەکان دەستی کرد بە مژینی شیری سەگ. خەتای من بۆ ئاگاداری نەبووم، داوای لێبوردنەکەم. قازی گوتی مەنجەڵە گۆشت فڕێ بدەن. پاشان مەنجەڵە پڵاویان هێنا. بەلای نێوەنجی پارۆ برنجێکی هەڵگرت، دەزاری ناو هێنایە دەرێ و فڕێدا. قازی گوتی چییە بۆ ناخۆی؟ بۆن ئاستنی لێ دێ. مەنجەڵەکان وەرجێڕا، دیتەن بزمارێکی گەورە لە بنووی مەنجەڵەکەدایە. پڵاوەکەشیان ڕشت. قازی گوتی تا کەباب ئامادە دەبێ باشترە بخۆینەوە. ئەوەی گوت و پیاڵەی پڕ کرد و دای بە برەگچکە. ئەویش لێوی لێدا و پیاڵەکەی دانا. دیسان قازی پرسیاری لێکردنەوە چییە؟ بۆ نایخۆیتەوە؟ بۆن خوێنی لێ دێ. بۆن خوێن؟ یاڵڵا شەراب سازبانکەن. قازی پرسی ئەم شەرابە بۆچی بۆن خوێنی لێ دێت؟ کابرا گوتی ئەی حەزرەتی قازی لێم تووڕە مەبە. کاتێ ترێمان دەشێلا دڕکێکم دەلاقی ڕاچوو خوێنی لێ هاتوو کەوتە ناوترێ. قازی ئەمری کرد کوبە شەراب ڕێژن. پاشان ڕووی کردە خاوەن خۆشتر و گوتی ئازیزم بڕۆ بەخوا دەسپێرم، دڵنیا بە کە ئەوانە هوشتری تویان نەدیوە. خاوەن هوشتر ڕۆشت. قازی لەو سێبرایی پرسی بڵێم بزانم بۆ کێ دەچن؟ دەچینەکەن حاکمی عاقڵی وڵاتی دراوسێمان کە شەرعی ئێمە بکات. قازی گوتی ڕووداوەکەم بۆ باس بکەن بەڵکو بتوانم یارمەتێکتان بدەم. براکەن داستانی خۆیان بۆ جێڕایەوە. تکایان کرد کە بۆیان ڕوون بکاتەوە کە کامیان کوڕی حاکم نین. قازی هەناسەیەکی هەڵکێشا گوتی وەڵامی ئەم پرسیارە دژوارە، نازانم بڵێم چی، باشترە تا بەیانی ڕاوەستین. قازی کیژێکی هەبوو لە پشت پەردەوە گوێی لە قسەکان دەبوو. بەر لە نووسن بە باوکی گوت بابە نیگەران مەبە، من باس و کێشەی ئەم سێبرایە کۆتایی پێدێنم. بابی دەنگی دایە و گوتی باشە باش تۆ چ تێدەگەی؟ بەیانی کێژەکە چۆکن ئەو سێبرایە گوتی خۆشەویستان لێرەدا بەجێتان دێڵین و تا سبەی شەو بۆ تەواوکردنی ئەم باسی سێ ئەحمەدە پێتان ئەگەینەوە هەر شاد و سەرکەوتوو بن بە هیوای شەوێکی شاد بۆ هەموو لایەک. خۆم بە خۆشحاڵەزان کە لە ئاڵقەی 11 هەموو لەگەڵ کتێبی ئەفسانە کوردیەکان پێتان گەشتینەوە. خۆشەویستان لە ئاڵقەی ڕابردوودا باسمان لەوە کرد کە کیژی قازی هەوڵێدا بۆ چارەسەرکردنی کێشەی نێوان هەرسێ ئەحمەد. بەیانی کێژەکە چووە کن سێبراکە گوتی لاوەکان گوێ بدەنێ حکایەتێکتان بۆ دەجێڕمەوە. ڕۆژێک کچێکی زۆر فەقیر هەبوو گوێ لەگەلی گوندی دەلەوەڕاند و لەم ڕێگایەوە دەژیا. ڕۆژێک لە جوێلکەکانی چوە نێو مێگەلی شوانی جیرانیان. کیژەکە چووە کن شوان و پاڕایەوە گوتی جوێلکەکەم هاتوۆتە نێو مەڕی تۆ بم دەرەوە. شوان گوتی ئەگەر لەگەڵم بنووی دەردەمەوە. ئەوەی گوت و دەستی کچەکەی گرت. کژەکە پاڕاوە گوتی من هێشتا کچم لێم گەڕێن جوێلکەکەم بدەرەوە. قەولت پێدەدەم کە مێردم کرد ئەوەڵ شەو پێش ئەوەی بسمەکن مێردەکەم دێمەکەن تۆ پاشان دەچمەکن مێردەکەم دەنوم. شۆن بەزەی پێداهات و جوێلکەکەی دایەوە. کەس جوێلکی برد و ڕۆی. لە ڕێگەدا تووشی کوڕی حاکم بوو. کوڕی حاکم کە چای بە لیباسی دڕاوی کیژەکە کەوت بەزەی پێداهات و هیچی نەگوت. تەنها لە کچەکەی پرسی کێیە و لەکوێ دەژی. کچەکە وەڵامی دایە و ڕێگای خۆی درێژە پێدا. ئەوەش بڵێم کە پیاوچاکێک ڕۆژی لە دایکبوونی کوڕی حاکم بە دایک و بابی گوتوبوو کوڕەکەیان ئەگەر ژنبیانێ دەمرێ. هەر بۆیە حاکم نەیدەویست کوڕەکەی ژنبێنێ. ماوەیەک تێپەڕی. خەڵکو کە سوکاری حاکم داوایان کرد کە بۆ ئەوەی وەجەخ کوێر نەبێ ژن بۆ کوڕەکەی بێنێ. هەرچەند حاکم هەوڵیدا حاڵیان بکە
کە کوڕەکەیان دوای ژنهێنان دەمرێ فایدەی نەبوو. حاکم چاری نەما. کوڕەکەی بان کرد و گوتی: کوڕم کاتی ژنهێنانتە، کیژێک بۆ خۆت هەڵبژێرە. کوڕی حاکم کە ئەوەی بیست کیژە فەقیر و ڕوتەکەی وەبیر هاتەوە. لە دڵی خۆی داوتی: خۆ من هەر دەمرم، کەوای با ئەو کیژە لە هەژاوی فەقیری نەجات بدەم. پاشان بەدەنگ بەرزگوتی: من تەنیا کیژی جۆلکەوانی گوندم دەوێ. حاکم گوتی: شەرمە، خەڵک چیمان پێ دەڵێن؟ چۆن ئەم کیژە پیسە بێنی نەکۆشکی خۆمان؟ کوڕی حاکم پیانی لە کەوشێ کرد و گوتی: یا ئەو یا هیچ کەس. چار نەبوو، شاوی زەماوەند ساز کرا. کاتێ شەو بەسەردا هات و کوڕی حاکم چۆکن بووچێ بووک پێی گوت: بەر لەوەی ببیان مێردی من دەبێت قەولێکی من داومە پەسەندی بکەیت. کوڕی حاکم پرسی: چ قەولێکت داوە؟ کچەکە گوتی: ڕۆژەکانی زۆر پێش قەولێکم بە شوانێک داوە کە شەوی بووچێنیم لە پێشدا بچمە لای ئەو. ئێستا دەبێت تۆش ڕێگەم بدەیت چونکە بەڵێنم داوە. کوڕی حاکم گوتی: باشە، ئێستاکە قەولت داوام بچۆ. کیژەکە چووە گوند و شوانی دیتەوە. شوان پرسی: چ کارت بە من هەیە؟ ماوەیەکی زۆر تێپەڕی بوو. شوان قەول و قەراری کیژەکەی لەبیر نەما بوو. کچەکە گوتی: بۆ لەبیرت چووە ئەو ڕۆژەی پێکەوە قەرارمەندا کە شەوی ئەوەڵی بووچێنیم لە پێشدا بێمەکن تۆ؟ شوان گوتی: بمبەخشە، من ئەو دەم گەنج و نەزان بووم، تۆ لە جێ خوشکی منی و من براتم. کیژەکە خۆشحاڵ بوو گەڕایەوە گوتی: لەگەڵ شوان شەرتی برایەتیمان بەست و من بووم بە خوشکی. بەڵام هەر کات کە ویستی لەگە کوڕی پاشا بنوێ ئیزرائیل پەیدا بوو. گوتی: هاتووم گیانت بکێشم. کوڕی حاکم گوتی: تۆزە بۆستە، با لە پێشە دایک و باوکم بانکەم پاشان گیانم کێشە. دایک و باپ هاتن، باوک تکای لە ئیزرائیل کرد و گوتی: بەزەیت بە کوڕەکەم دابێ لە جاتی ئەو گیانی من بکێشە. ئیزرائیل دەستی کرد بە گیان کێشانی ئەو. گیانەکەی گەیشتە ئەژنۆیانی. باپ هاواری کرد: ئاخ بەرمدا، بڕۆ گیانی کوڕەکەم بکێشە. دایکیشی هەروای کرد. ئەو دەمژنی کوڕی حاکم واتە کیژی جۆلکەوان لە پشت پەردە هاتە دەر و بە ئیزرائیلی گوت: گیانی من بکێشە و مێردەکەم با زیندوو بێت. ئیزرائیل گیانی کیژەکەی گەیاندە گەروی. کچەکە گوتی: یاڵا تەواوی کە و بیکێشە. ئیزرائیل کیژەکەی بەردا گوتی: لە جاتی ئەو هەموو بیرباشیە 140 ساڵ تەمەنت دەدەمێ. کیژەکە گوتی: ئەگەر وایە نیوەی بۆ من و نیوەی بۆ مێردەکەم. کاتی حکایەتی کیژی قازی گەیشتە ئەو جێگایە ڕووی کردە سێبراکە گوتی: دە ئێستا پێم بێژن، کاتێک کە کوڕی حاکم ڕێگەدا بە ژنەکەی بەڵێنی خۆی بەڕێتە سەر، شەوی ئەوەڵی بوشێنی لە پێشدا بچێتە کن شوانەکە، یا کیژەکە کە بەڵێنی خۆی بردەسەر و چووە کن شوانەکە، یا شوانەکە کیژەکەی بە خوشکی خۆی دانا، کامیان بە شەرەفتر و بە شەخصێترن؟ برا گەورەکان گوتی: کوڕی حاکم، چونکە ئەگەر من لە جای ئەو بوومایە قەت ڕێگەم نەدەدا ژنەکەم کارێکی وا بکە. برای نێوەنجی گوتی: نا، کیژەکە چەند ساڵ پێچوو بوو، لەوانە بوو قەولەکەی لەبیر چوو بێتەوە. هەموو کەس ئامادە نییە کە نرخی شەوی ئەوەڵی بووچێنی فیدای قەول بکات. براگچکەکان گوتی: نا، شوانەکە وازی لەوە هێناوە لەگەڵ کیژەکە بنوێ، لەوانی تر بە شەخصێترە. کیژی قازی ڕووی کردە براگچکەکە و پێی گوت: وا دیارە تۆ بیژی و لە حاکم نیت. بەم شێوێ دەرکەوت کە کامیان کوڕی جەنابی حاکم نەبوون. بەشی 20 نۆکەری عاقڵ. پێوەک بوو کچێکی هەبوو. کیژەکە گەیشتە تەمەنی خۆی لە هەموو لاوە خۆزبێنی ڕویان تێکرد. کچەکە پێی دەگوتن: لە پێشدا وەڵامی پرسیاری من بدەنەوە پاشان خۆزبێنی بکەن. کەس نی دەتوانی وەڵامی پرسیاری کیژەکە بداتەوە. ئاخری دایک و بابی کیژەکە تووڕە بوون و گوتیان: ئێمە کارمان بە تۆ نییە، لەو ماڵە بچۆ دەر و بۆ کێ دەچی بچۆ. کیژەکە گوتی: گرنگ نییە، خانوویەکی جیاواز بۆ من دروستکەن. باوک پارێکی زۆری خەرج کرد و ماڵێکی بۆ ساز کرد و کیژ و خزمەتکارەکانی بۆ ئەو ماڵە گواستەوە. دیوارێکی لە دەوری خانووەکەی کێشا و خواردەمەنی و پێداویستی 40 ساڵی بۆ لە ناو ماڵەکە دانا. بە کیژەکەی گوت: کیژم، ئێستا هەر چۆنە بێ وا بژی. پاشەمە خوازبێنیکە ڕویان لەو ماڵە کرد، بەڵام کەس نەی دەتوانی وەڵامی پرسیارەکەی بداتەوە. ئێستا داستانێکی دیکە باز دەکەین. سێ برادەر بوون، یەکیان زۆر عاقڵ و زانا و ئەمیر بوو، دووەمیان دەوڵەمەند و سێمیان نۆکەری ئەوان بوو. ڕۆژێک هەرسێکیان چوونە ڕاو، لە پەناجۆگە لە یەک ڕاوەستان، لەغاوێن لە ئەسپەکان کردەوە و بەڕەڵایان کردن. پاش ئەوەی حەسانەوە ئەمیر گوتی: وەرن با هەریەک بە تەنیا ڕاو بکەین. هەریەکە ڕویان لەلایە کرد.
ئەمیر ماوەیە گەڕا و هیچی نەدیتەوە. هیلاک و برسی و توینی لە بن داربادەمێک دانیشت تۆزە بحاسێتەوە. تەماشای دەوروبەری خۆی کرد، لەسەر ئەو چیە هەموو جێک دیار بوو. ئەو کچەی دیت کە خزمەتکار دەوریان داوە، عاشقی بوو وای لێهات بێهۆش کەوتە سەر زەوی. دووەمیشیان گەڕا و هیچی نەدیتەوە. ڕێگای کەوتە سەر ئەو چیایە و دیتی ڕەفیقەکەی بێهۆش کەوتووە. وتی بێگومان ڕەفیقەکەم شتێکی دیتووە. ئەوی سەیری ئەم لەولای کرد و کیژەکەی دیت. ئەویش عاشقی بوو بێهۆش کەوت. بەڵام نۆکەر ئەویش گەلێک گەڕا و هیچی دەست نەکەوت. گەیشتە هەمان چییە، هەردوو برادەرەکەی خۆی بە بێهۆشی چاو پێکەوت. پاشان سەیری دەوروبەری کرد، ئەویش کیژەکەی دیت و عاشقی بوو. لە دڵی خۆیدا گوتی تۆ بۆ من دەبی. پاشان ڕەفیقەکانی بەهۆش هێنایەوە. ئەوان هەستان و دیتیان کاتی ڕۆژ ئاوایە و هیچیان ڕاو نەکردووە. ئەمیر گوتی وەرم بچینەوە ماڵ. لەبەر خۆی بیری کردەوە دەیوت کاتێ هەمویان خەوتن دەسم خوازبێنی ئەو کیژە دەکەم. شەو درەنگ ئەمیر بە یێواشی هەستا و چووە پەنای دەروازەی ماڵی کیژەکە و لە دەرگایدا خزمەتکار دەرگای لێ کردەوە پرسی لە چی دەگەڕێی؟ ئەمیر لە وەڵامدا گوتی دەمەوێت خانمەکەت ببینم. لێرە ڕاوەستا بچم پێی بڵێم ئەگەر ڕێگادا دەدبەمە لای. خزمەتکار چووەکن کیژەکە گوتی کابرایەک هاتۆ بتبینێ. کیژەکە گوتی بڕۆ پرسیارەکانی منی لێ بکە، با وەڵام بداتەوە پاشان بهێنە. خزمەتکار گەڕاوە گوتی وەڵامی ئەم پرسیارە بدەرەوە. مانگایەکمان هەیە نە گەورەیە و نە بچووک، نە قەڵە و نە لاواز. ئەم مانگایە چەند من ڕۆن دەدات. ئەمیر فکری کردەوە و وەڵامی نەدۆسیەوە. پاش ماوەیەک گوتی 7 من. خزمەتکار چوو وەڵامەکەی بە کیژەکە ڕاگەیاند. کیژەکە گوتی بڕۆ پێی بڵێ کە بۆ من نابێ، هێشتا پێ نەگەیشتووە، دەبێت زۆر شت فێر بێت، منداڵە جارێ، تەنانەت سەری لە دڵداریش دەرناچێ، جا چۆن لە قسەکانی من تێدەگات. ئەمیر ئەم وەڵامەی بیست و گەڕایەوە. دیتی ڕەفیقەکەی بۆ لای دەروازەی کیژەکە دەچێ، خۆی لە بن پرد مات کرد. لەبەر خۆی دەیگوت با وەڵامی پرسیارەکە بداتەوە و کچەکە بۆ ئەو بێت، پاشان من لی دەستێنم. ڕەفیقی دوم لە دەرگایدا و خزمەتکە دەرگای لێ کردەوە و چووەکن کیژەکە و گوتی ئەی خانم یەکێکی دیگە هاتووە، چی پێبێژم؟ بڕۆ پرسیارەکەی پێبێژە، ئەگەر وەڵامی ڕاستی دایەوە بیهێنە، ئەگەر جوابی نەداوە بینێرەکن ئەو. خزمەتکار هاتەوەکن کابرا و لی پرسی مانگایەکمان هەیە نە گەورەی و نەبچوو، نە قەڵە و نە لاواز، چەند من ڕۆن دەدات؟ زۆ بیری کردەوە، لاخر دەگوتی 6 من. کیژەکە گوتی بڕۆ پێی بێژە، تۆ هێشتا منداڵی، ڕاوەسە با تۆزە گەورە بی. کابرا گەڕاوە کە بچێتە ماڵ، دیتی یەکێک بۆ لای دەروازەی ماڵی کیژەکە دەچێ. لە بن پرد خۆی شاردەوە، دیتی ڕەفیقی گەورەی لەوێیە. لە ئەمیری پرسی باشەوە تۆش لێرەی؟ ئەوەی بۆ لای ماڵی کیژەکە دەچوو ناسیان کە نۆکەرەکەیانە. نۆکەر لە دەرگایدا و خزمەتکار دەرگای کردەوە و پرسی کارت چییە؟ نۆکەر گوتی هاتومە خوازبێنی. خزمەتکار بێ ئەوەی لە کیژەکە بپرسێ پرسیارەکانی لێ کرد و گوتی مانگایەکمان هەیە نە گەورەیە و نەگچکە، نە قەڵە و نە لاواز، چەند من ڕۆن دەدات. دوو کەسەکەی تر لە بن پر گوێیاندا بۆ قسەکان، لەبەر خۆیانەوە دایانگوت ئێمە لکە عاقڵ و زانە و دەوڵەمەندین نەمانزانیوە، با بزانین ئەم چی دەکا. نۆکەر لە وەڵامدا گوتی هەرچەند بدار گرنگ نییە، من بە دڵ و گیان ئامادەم وەری بگرم و تا مردن خزمەتی بکەم. خزمەتکار چوو وەڵامی نۆکەری پێگوت. کێژەکە گوتی بابێتە ژوورێ. نۆکەر هاتە ژوورێ کە گەیشتە ماڵ، دیتی ژوورەکە چۆڵە و کورسێک لە ناوڕاستی ژوورەکە دانراوە. گوتیان دانیشە. دانیشت. خزمەتکار کە شەفێکی هێنا و شووتیەک و کردێکی لەسەر بوو. خزمەتکار گوتی وەڵامی پرسیارێکە داوە، ئێستا دەبێ وەڵامی پرسیاری دوم بدەیتەوە. جارە با بزانین ئەم دوو کەسەی ژێپردەکە چ دەکەن. ئەمیر بە ڕەفیقی دووەمی گوت وەرە با بچینە حەسار و بزانین ئاخری بەکوێ دەگا. چوونە حەسەر و لە پەنا پەنجەرە خۆیان مات کرد. دیتیان نۆکەر کێردێکی هەڵگرت، شووتەکەی لەت کرد و کێردەکەی لە کندانا ناردیەوە بۆ کیژەکە. پاشان کیژەکە سێوێک و قوتۆ دەرزیەکی بۆ نارد و خزمەتکار گوتی ئێستا وەڵامی ئەم پرسیارە بدەرەوە. نۆکەر سێوەکی هەڵگرت، دەرزەکانی تێچەقاند و بۆ کیژەکەی ناردەوە. پاشان کچەکە لە پەڕەکاغەزێک و مقەسێکی بۆ نارد. نۆکەر مقەسی هەڵگرت و کاغەزەکەی وردور کرد و بۆی ناردەوە. کیژەکە هاتە لای گوتی باشە ئێستا من هی تۆم و تۆ هی منی، بەیانی وەرەوە. نۆکەر ڕۆیشت. ئەمیر و ڕەفیقەکەشی چوونەوە. بەیانی ئەمیر گوتی نۆکەر بێنە ئێرە و لێی پرسی دوێنێ شەو لەکوێ بووی؟ لە ماڵێ نووست بووم. درۆ مەکە، ڕاست بێژە دوێنێ شەو لەکوێ بووی؟ نۆکەر دانی پێ دانەهێنا.
ئەمیر فەرمانیدا کە لە داری بدەن کاتێک ویستان تەنافی بخەنە ئەستۆ لە پڕدیتان سوارێک لە دوورەوە بەغار دێت تا گەیشتە دارەکە و هەنارێکی لە ژیرفان دەرهێنا بە دارەکەی دادا هەنار قڵیشی و دەنکەکانی بەسەر زەویدا بڵاو بوونەوە کاتێ نۆکەر ئەمەی دید هاواری کرد بەرم دەن تا هەموو شتێک بڵێم ئەمیر گوتی بەری دەن و لی پرسی باشە ئێستا بڵێ بزانم مەتەڵی ئەم مانگایە چییە کیژەکە بەم مەتەڵە پرسی تۆ چاکە و خراپەی من نازانی چۆن خوازبێنیم لێ دەکەی من لە وەڵامدا گوتم هەرچی بێ بەدڵی منی باشە مانای کێرد و شوتێکە چییە کیژەکە بەم هۆیە گوتی ئەگەر ئەمیر بزانێت کە من دەبمە هاوسەری تۆ لە تۆم دەستێنێ لە وەڵامدا گوتم ئەگەر وەک ئەم شووتە دوولەتم کەن ڕازی ئەوە بە کەس ناڵێم باشە مانای سێ و دەرزەکان چییە ئەوەش مانای ئەوە بوو کە وەک ئەم دەرزیانە شیرم لە لەشی ڕابکەن قسەیەک نادۆڕێنم ئەمیر پرسی کاغەز و مەقەس بۆچی بوون کاغەز و مەقەس بۆ مانایە بوو ئەگەر وەک ئەم کاغەزە وردم کەن دیسان هیچ ناڵێم ئەمیر گوتی ئەدی چۆن هەموو شتێکە درکەن چونکە کیژەکە گوتی ڕووداوەکە باز بکە ئەمیر گوتی ئەو خۆ نهاتۆتە ئێرە چۆن توانی پێت بڵێ ئەو هەموو شتە باز بکەی ئەو سوارەی کە هەنارەکەی بە دارەکە دادا کیژەکە خۆی بوو بەم هۆیەوە گوتی ڕازی ئێمە هەموو دەزانن هەموو شتێ بڵێ پاشان نۆکەرەکە گوتی ئێستا ئەگەر تۆ ئەمیری باش و ئینسان و میهرەبان بی دەبێت شایی و زەماوەندمان بۆ ساز بکەی ئەمیر مەجلسی شایی و بووکێنانی ساز کرد و ئەوان بە ئاواتی خۆیان گەیشتن خۆشەویستان لێرە داهاتینە کۆتایی ئەڵقی ئەم جارەمان تا سبەی شەو و بێگەشتنەوەمان هەر شاد و سەرکەوتوو بن خۆتان لەگەڵ خۆم بە خۆشحاڵە زەنم لە ئەڵقەی 12 لەگەڵ کتێبی ئەفسانە کوردیەکان پێتان گەشتینەوە بەشی 21 ئەحمەد پاشا خدا لە داکوبابی ئێوەش خۆش بێت ڕۆژێکیژی ئەحمەد پاشا بۆ گەڕان چۆ مەزرایە لە گەڕانەوەدا منداڵێکی دیت لە عەرز کەوتووە بە خزمەتکارەکەی گوت ئەو منداڵە هەڵگرە لەوانەی بێکەس بێ بابی بینەوە گەوری بکەین منداڵەکەیان بردەوە دیتان کوڕە پاشا کوڕێکی هەبوو ئەو منداڵەش بوو بە دووەم کوڕی هەردووچیان پێکەوە گەورە بوون ڕۆژێک پاشا و ژنەکەی کوڕەکەی هەڵگرت و چووە حەجێ کوڕە دۆزراوەکە کە ناوی تاپتێغ بوو لەگەڵ کچەکە لە ماڵێ بەجێهێشت ڕۆژێک تاپتێغ چووە نێو بازاڕ توێژی پیرەژنێک بوو پیرەژن پێی گوت ئەی تاپتیب کێژی پاشا بێنە نە ئەو خوشکی تۆیە و نە پاشا باوکتە تویان لەسەر ڕێگە دۆزیوەتەوە کێژی پاشا بکە بە ژنی خۆت و دەبێ خاوەن سەرۆت و سامانی ئەو تاپتیب هاتەوە ماڵ و لەگەڵ کێژی پاشا دەستی بەگەمان کرد و خۆی هێڵدا قورتان کێژی پاشا گوتی ئاخر تۆ برای منی چێ گوتی من برای تۆم من منداڵی سەر ڕێگام کێژی پاشا دیتی کە تاپتیب واز نایەنێ ئاسنێکی لەسەریدا و لە ماڵ دەری کرد خوێنی لەسەر سەرداهات و چوەکن دکتۆر سەری برژاندە و دەرمانی کرد لە شار دەنگ بڵاو بووە کە پاشا لە حەز دێتەوە تاپتیب چووە پێشوازی گوتی ئەی پاشا کێژی تۆ کاری خراپ دەکات پێم گوت دەست لەو کارانە هەڵگرا تووڕە بوو سەری شکاندم پاشا بە کوڕەکەی گوت لە پێش تا بڕۆ خوشکەکەت بکوژە کوڕی پاشا ڕۆی گەیشتەوە ماڵ و دەستی خوشکی گرت بردێ جەنگەڵ تا بیکوژێ کێژەکە لە دەستی ڕای کرد و تەواوی شەو هەڵهات تا بوو بە ڕۆژ لە دڵی خۆدا گوتی لەم جیهانەدا ئینسانی خراپ زۆرن لەوانەیە ئازارم بدەن چ بکەم کانێک لە جەنگەڵدا هەبوو دارێکی لەسەر ڕوا بوو ئاوی خواردەوە چووە سەر دارەکە و لە نێو لق و پۆپی دارەکەدا خۆی شاردەوە کوڕی ئەمیر لەم جەنگەڵەدا ڕاوی دەکرد هاتە سەر کانی و عەکسی کیژەکەی لە ئاوێدا دیت هێنای خواری و بردێ و لە خۆی مارە کرد چەند ساڵ ماڵی کوڕی ئەمیر ژیا و دوو کوڕی بوون بەڵام لە ماوەیەدا قسەی هیچ نەدەکرد مێردەکەی وای زانی لاڵە ڕۆژە کوڕی ئەمیر لە بازار دەگەڕا تووشی پیرەژنێک بوو لەگەڵی دای مەزراند و گوتی ژنێکی باشم بەنسیب بووە هیچ ئایبی نییە بەڵام لاڵە پیرەژن گوتی نا لاڵ نییە دوو سێوان بکڕا یەکی سوور و یەکی سپی بیدەرە کوڕەکانت لە پشت دەرگا خۆت ماتکە بزانە چۆن لەگەڵ کوڕەکان دەدوێ کوڕی ئەمیر قسەی پیرەژنی جێبەجێ کرد منداڵەکان لەسەر سێو لیان بوو بە شەڕ و کێشە دایکیان گوتی ڕەبی باوکتان خێر نەبینێ نەی دەتوانی دوو سێو لێک ڕنگ بکڕێ خێر نەدیوە یەکی سوور و یەکی سپی کڕیوە مێردەکەی خۆی نیشاندا و گوتی ئەدی بۆ تا ئێستا دەنگت نییە بۆ تا ئێستا قسەت نەکردووە چونکە ئەگەر دەنگم بکردایە دەتپرسی کچی چێ و من دەناردەوە کنداک و بابم بەڵام ئێستا دەتوانم بڵێم کێژی ئەحمەد پاشام کوڕی ئەمیر کەیفی ساز بوو گوتی لەوەی باشتر کە کێژی پاشای هەر سبەینی ئەسبابی سەفر بۆ ئامادە دەکەم و بچی داک و بابت ببینی ڕۆژی دوای ژنی لەگەڵ وەزیر و چل سوار و دوو کوڕەکەی بۆ ماڵی پاشا بەڕێخست
قۆناغێک ڕۆشن و شەو بۆ حەسانەوە ڕاوەستان. وەزیر بە سوارانی گوت: ئێوە بخەون، من ئێشک دەکێشم. شەو چووە خێوەتی ژنی ئەمیر. ژن و خەبەر هات. وەزیر گوتی: دەبێت لەگەڵم بنووی. وەزیر: ئەم قسانە چییە؟ تۆ لە جێگەی باوکی منی، چۆن دەتوانی قسەی وا بکەی؟ وەزیر گوتی: لەگەڵم نەنووی دەتکوژم، هەرچی دەکەی بیکە، لەگەڵت نانوو. وەزیر سەری کوڕێکیانی بڕی، گوتی: سەری تۆ ژوا دەبڕم، هەرچی بکەیت جوابت نادەمەوە. وەزیر سەری کوڕی تریشی بڕی، بە ژنەکەی گوت: ئێستا سەری تۆش دەبڕم، ئەگەر هەر سەرم دەبڕی ڕێگا بدە بچمە دەرەوە پاشان سەرم ببڕە. لە خێوەتێوە دەرکەوت و بۆ جەنگەڵ هەڵات. وەزیر کە دیتی نێچیر لە چنگە ڕای کردووە، مێتی دوو کوڕەکانی هەڵگرت و گەڕایەوە. بە کوڕی ئەمیری گوت: ژنەکە شێت بووە. سەری منداڵەکانی بەڕێ و ڕای کرد. کوڕی ئەمیر بە دوای ژنەکەیدا کەوتە ڕێ. لەم هەرادا ژنەکە تووشی شوانێک هات و ماندوونەبوونی لێ کرد. شوان جوابی دایە و گوتی: خوشکێ بەخێر هاتی، سەر چاوان. ژن گوتی: مەڕێکی لاوازم بدەیە، جلەکانی خۆمت دەدەمێ. شوان گوتی: تۆ خوشکی منی، جلەکانم ناوێ و مەڕشت دەدەمێ، ئێساش بۆت سەر دەبڕم. شوان ژنەکەی بردەوە ماڵێ، مەڕی بۆ کوشتەوە. بانی شوان مەڕی بردەوە مەزرایە. ژنی کوڕی ئەمیر لیباسی وی کردە بەر و ورگی مەڕەکەی لەسەر سەردانا و وەک ئینسانێکی کەچەڵ کەمووی لەسەر نەهات بێ. کەوتە ڕێ، ڕۆی تا گەیشتە وڵاتی بابی. لەولاشەوە کوڕی ئەمیر بە پرسیاران دەڕۆی تا گەیشتە وڵاتەکە. ژنەکە لە ماڵی بابی بوو بە قازەوان. شەوێک کوڕی ئەمیر میوانی ئەحمەد پاشا بوو، بە قسان سەریان گەرم بوو. ئەحمەد پاشا تکای لێ کرد حکایەتێکی بۆ بڵێ. کوڕی ئەمیر گوتی: هیچ نازانم، هیچم لەبیر نییە. لەو کاتەدا ژنی کوڕی ئەمیر هاتە ژوورە گوتی: پاشا سەلامەت بێ، ڕێگام بدە حکایەتێکت بۆ بڵێم. پاشا گوتی: تۆ بێڵێ. کیژەکە دەستی پێ کرد و هەرچی بەسەر هاتو بوو جێڕایەوە. ئەحمەد پاشا گوتی: باشە ئاخری ئەو ژنە چی بەسەر هات؟ ژن کڵاوی وەرگەمەڕی لەسەر لابرد و گوتی: من کیژی تۆم. ئەوەی گوتم بەسەر خۆم هاتووە. ئەحمەد پاشا و کوڕی ئەمیر شاد بوون. تاپتیپ و وەزیران هەر لەوێدا بە سزای خۆیان گەیاند. کوڕی ئەمیر ژنەکەی هەڵگرت و بۆ وڵاتی خۆی گەڕایەوە و ژیانیان بە خۆشی بردەسەر. بەشی 22 محەممەد پاشا و وەزیرەکەی. ڕۆژێک محەممەد پاشا لەگەڵ وەزیرەکەی لیباسیان گۆڕی و دەسوڕانەوە. لای ئێوارە گەشتنە دەوروبەری شار. لەوێ شوانێک دەژیا. پاشا وەزیر چوونە خانووی شوانەکە. شەو ژنی شوان ژانی هاتێ. پاشا دیتی کە شوان سەری لێ شێواوە و بەم لەولادا دەگەڕێ. پاشا پرسی: ئەوە چییە؟ بۆ سەر لێ شێواوە؟ ئاخر ژنەکە منداڵی دەبێ. باشە، ئێمە دەچینە دەر، ژنی جیرانەکە بانکە یارمەتی بدات. ژنی جیران هاتو ژنەکەی منداڵی بوو. پاشا پرسی: باشە ژنەکە چی بووە؟ کوڕی بووە. وەزیر پێکەنی. پاشا لی پرسی: بۆ پێدەکەنی؟ هیچ، هەبە پێدەکەنم. پێکەنینم هات. وانە ڕاستی بێژە، ئەگەر ڕاستت دەوێ چارەنووسی ئەم کوڕەوایە کە دەبێتە هاوسەری کیژەکەی تۆ. پاشا گوتی: من ناهێڵم شتی وا بقەومێ. پاشان پاشا چوە کن شوان و گوتی: کوڕەکەت بە من بفرۆشە. شوان گوتی: دەچم لەگەڵ ژنەکەم تەکبیر دەکەم بزانم چی دەڵێ. ژنی شوان پێی گوت: وەرە با داوای پارەیەکی ئاوای لێ بکەین کە بۆی نەکردرێ. شوان هاتەکەن پاشا گوتی: بەقەت قورسایی کوڕەکەم زێرمان دەوێ. پاشا خورجێنێکی کردەوە و بە گرانی کوڕەکە زێڕیدایە و منداڵەکەی لە شوان سام. منداڵی لەگەڵ خۆی برد. گەشتنە پردێک. پاشا گوتی: ئەی وەزیر، تۆ گوتت ئەم کوڕە دەبێتە مێردی کیژی تۆ، وانە؟ وەزیر لە وەڵامدا گوتی: بەڵێ وایە. پاشا منداڵەکە لەسەر پردەکە فرەدا نێو ڕووبارەکە و ئاو بردی. ئاشەوان دیتی بوخچەیەک وا بە ئاوێدا دێت. بە دارێکی درێژ هێنایە قەراغەوە گرتیەوە. دیتی کوڕێکی تازە لەدایک بووە. منداڵی هەڵگرت و گەورەی کرد. با بگەڕێنەوە لای پاشا. ڕۆژێک پاشا وەزیر گەڕان و تووشی ئاشێک بوون. وەزیر گوتی: با ئەم شەو لەم ئاشە بخەوین. لەگەڵ ئەم قسەیەشدا پێکەنینی هاتێ. پاشا پرسی: بۆ پێدەکەنی؟ تەماشای ئەم کوڕە بکە، بزانە دەیناسی؟ ئەوە زاوای تۆیە. هەمان منداڵە کە خستە ڕووبارەکەوە. پاشا گوتی: وەرە با لە ئاشەوان بپرسین. ئاشەوان هاتە لایەن و وەزیر لێی پرسی: ئەم کوڕە چی توێ؟ کوڕی منە. چۆنەوە کوڕی توێە؟ هیچ وە تۆ ناسێ. ڕاستی بێژە قوربان، من لە ڕووباردا گرتومەتەوە. ئەو بە قراق ئاشدا دەیهێنا. پاشا گوتی: بە منی بفرۆشە. خۆ ئەوە کوڕی تۆ نییە، تا ئێستا چەندت لێ خەرج کردووە؟ لێم وەرگرە و بیدە بە من. ئاشەوان گوتی: با لەگەڵ خێزانم تەکبیر بکەم. ژن گوتی: هەتا پێت دەکرێ زێڕە زیاد لەم بێگانەیە وەربگرە. ئاشەوان هاتەکەن. پاشا گوتی: 500 بار زێڕم دێ و بیبە. پاشا زێڕەکەی دایە و کوڕەکەی برد. بە پەناجانگەرڵێکدا دەڕۆشن،
پاشا بە وەزیری گوت وەرە با سەری ئەم کوڕە ببڕین. وەزیر گوتی چی کردووە کە سەری ببڕین؟ با لەسەر ئەو دیوارە دای بنین دەکەوێتە خوارەوە و گورگ دەیخوات. پاشا ڕازی بوو. وەزیر چووە سەردار و کوڕەکەی لە سەر لقەدارێک دانا. کوڕ دەگریا و بە لقەدارەوە دەنووسا. پاشا و وەزیر ڕێگایان گرتە بەر و ڕۆیشتن. بازرگانێک بەکن ئەم دارەدا دەڕۆی. دەنجی گریانی بیست. تەماشای کرد منداڵەکە لەسەر دار دەگری. بە نوکەرەکەی گوت بچۆ لەسەر دار بێنە خوارێ. منداڵان هێنایە خوارێ و بازرگان بردیەوە ماڵ و گەورەی کرد. پاش ماوەیەک پاشا وەزیر کە خەریکی گەڕان و سوڵانەوە بوون چوونە ماڵی بازرگان. وەزیر جارێکی دیکەش پێکەنی. پاشا گوتی بەچی پێدەکەنی؟ بۆ چما ئەو کوڕە نەناسی؟ ئەوە هەمان کوڕە کە دەبێتە زاوای تۆ. پاشا تووڕە بوو گوتی بۆ قسەی بێجێ دەکەی؟ باوەڕ ناکەی؟ وەرە لە بازرگان بپرسین. بازرگان هات و وەزیر لی پرسی ئەم کوڕە چی تۆیە؟ کوڕمە. چۆنەوە کوڕی تۆیە؟ هیچ بۆ تۆ ناچێ؟ ڕاستی بێژە. ڕاستی ئەوەیە لەم جەنگەڵە لەسەر دار دیتمەوە و هێنامە خوار و بردمەوە بە کوڕی خۆمم قوبوڵ کرد. نووسین و خوێندنت فێر کردووە؟ بەڵێ ئێستا 11 زمان دەزانێ و تەنیا 1 زمان ماوە کە فێری بێ. پاشا گوتی بابێ بە مەکۆشکی خۆم و 12 زمانیش فێر دەبێ. بازرگان ڕازی بوو. پاشا لاوەکی بان کرد و پرسی کام زمان نازانی؟ زمانی هیندی نازانم. پاشا بە زمانی هیندی نامەی بۆ نایبی خۆی نووسی و دای بە لاوەکە. لە نامەکەدا نووسی بووی ئەی نائب ئەگەر ئەم کوڕە بەیانی زوو گەیشتە لات دەست بەجێ بیخرە ناو مەنجەڵە سابوون. ئەگەر شەویش گەیشت هەر بەو شەوە بیخەرە ناو مەنجەڵێ سابوون. لەو نامەکەی وەرگرت و کەوتە ڕێ تا گەیشتە وڵاتەکە. چووە نێو باخی کۆشک سەر و ڕۆی شوشت و لە بن دارێک ڕاکشە. نامەکەشی لە بن سەری دانا و خەوی لێکەوت. ڕۆژی دواییە بەیانی کیژی پاشا هاتە نێو باخ و دیتی لاوێکی جوان لە بن دار خەوی لێکەوتووە. نامەیەکی لە بن سەرداناوە. کیژی پاشا بە هێواشی نامەکەی هەڵگرت و خوێندەوە. کچی پاشا 12 زمانەکەی دەزانی. کیژی پاشا عاشقی کوڕەلاو بوو. نامەکەی دڕاند و لە جێگای ئەو نامەیە بە زمانی پاشاوە نووسی نائب ئەگەر ئەم لاوە بەیانی گەیشت دەکەن تۆ هەر بەو بەیانەیە کیژەکەمی لێ مارەکە. ئەگەر شەویش گەیشتێ هەر بەو شەوە لێ مارەکە. نامەکەی لە بن سەری کوڕەکەدا نەوڕۆشت. لاوە خەبەر هاتوو چووە کۆشک. نامەکەیدا بە نایبی پاشا. نایب خەڵکی داوت کرد و گوتی خەڵکینە ئاگادار بن چونکە ئەگەر پاشا بگەڕێتەوە لەوانە بیان و پێ بگرێ و خەتابارم کە. ئێوە شایەت بن ئەوە نامەی خۆیەتی و فەرمیە کچەکەی بدەم بم لاوە. بەزم و جێژنی بووکیان ساز کرد و کێژی پاشایاندا بە لاوەکە. ساڵێکی پێچوو پاشا نەهاتەوە. کێژی پاشا کوڕکچێکی بوو. خەبەر هات کە پاشا وەزیر دێنەوە. هەموو چوونە پێشوازی. وەزیر بە پاشای گوت قیبلەی عالەم تەماشا کە و بزانە ئەو کوڕی دەتوێست کە لە بینی بەریت بۆتە زاوای تۆ. کچەکەت کوڕ و کیژێکی لەو هەیە. ئەم قسە قۆڕە چییە؟ ماوەیە کە ئەو کوڕە لە مەنجەڵی سابووندا تواوەتەوە. لەم قسانەدا بوون نایبی پاشا هات. حکایەتی تەواوی بۆ جێڕایەوە. پاشا قینی هێستا و کەیفی دەپەرژاند و گوتی چێ ڕێگای بە تۆ داوە کە کچی من بەشوو بدەی؟ وەشیل نامەکەی پاشای پێ نیشاندا. پاشا دیتی هیچ چاری نییە. وەزیر گوتی ئەی قیبلەی عالەم ئەوە چارەنووسی ئینسانە و هەروە دەبێ ناتوانی بیگۆڕیت. خۆشەویستان لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان تا سبین و بەیگەشتەوەمان هەر شاد و سەرکەوتوو بن. خۆتان لەگەڵ. خۆم بە خۆشحاڵە زانم کە لە ئەڵقەی 11 هەموو لە گەڵ کتێبی ئەفسانە کوردیەکان پێتان گەیشتمەوە. بالولی زانا و بازرگان. ڕۆژێک لە ڕۆژان بازرگانێک لەگەڵ کاروان بە قەراق شاردا تێدەپەڕی. لە پێش دەروازەی شار کاروانی خست. بە نۆکەری خۆی گوت بڕۆ لە نێو شار 40 هێلکەی کوڵاو بکڕە و بهێنە تا نان بخۆین. نۆکەر چووە بازار و تووشی پیرەژنێک بوو. 40 هێلکەم بۆ بکڵێنە. پیرەژن 40 هێلکەی بۆ کوڵان. نۆکەر گوتی ئێستا دەچم پارەت بۆ دێنم. هێلکەکانی برد خواردیان و لە بیری چوو پارەی پیرەژن بدات. لە ڕێگەدا بازرگان لە نۆکەرەکەی پرسی پارەی هێلکەی پیرەژنتدا؟ لە بیرم چوو. بازرگان حسابداری بان کرد و گوتی پارەی هێلکەی پیرەژن چەندە؟ بیخە سەودا تا قازانج بکە و ئەگەر ڕێمان بەم شارە کەوتەوە بیدێنێ
پاش 7 ساڵان جارێکی تر بازرگان ڕێککەوتەوە هەمان شار بە نۆکەرەکەی گوت بڕۆ پیرەژن بدۆزەرەوە بهێنە ئێرە. نۆکەر پیرەژنی هێنایەکن بازرگان لی پرسی قیمەتی هێلکەکانە چەند بوو؟ 40 فلس. ئابیگرە لە جاتی 40 فلس ئەوە 40 سکەی ئاڵتون وەربگرە و بڕۆ. لەم 7 ساڵەدا 40 فلسی تۆ بۆتە 40 سکەی ئاڵتون. پیرێژن بە خۆشی و بەغە ئەرگەڕایەوە لە ڕێگا تووشی جیرانی بوو. کابرا لی پرسی چۆنەوە بە کەیفی؟ ئاخر لە جاتی 40 فلس 40 سکەی ئاڵتونم وەرگرتووە. کابرا گوتی بازرگان فریوی داوی خۆت حسابی کە لە 40 هێلکە 40 جوجەڵە پەیدا دەبوون بە مریشک هەر مریشکە 5-6 سکەی دەکرد. ئێستا حسابی کە کە چەندیان فێڵ لە تۆ کردووە. پیرەژن قسەی جیرانی باوەڕ کرد و چوەکن قازی و شکایەتی لە بازرگان کرد. قازی ئەمری کرد بازرگانیان هێنا. پێی گوت بۆچی پیرەژن فریو داوە؟ فریودانی چی؟ من لە جاتی 40 فلس 40 سکەی ئاڵتونم داوەتێ. قازی وتی نا فریو داوە لە 40 هێلکە 40 مریشک پەیدا دەبوون. خۆت حسابی بکە. ئێستا دەبێ هەموو کاروان و کاڵاکای خۆت بدەی بە پیرەژن. بازرگان چاری نەما هەرچی هەیبوو دای بە پیرێژن و بەدەستی بەتاڵ گەڕاوە. غەمبات لە شەڕ دەسوڕایەوە. تووشی بالولی زانا بوو. بالول لی پرسی بۆ جوا غەمگینی؟ بازرگان ڕووداوەکەی بۆ جێڕایەوە. بالول گوتی خەم مەخۆ فێر دەکەم چ بکەی بڕۆ مستە گەنمی کوڵاو هەڵگرە و بچۆ حەساری قازی و بە حەساریان وەرکە. قازی دێتە دەرەوە دەڵێ ئەحمەق ئاخر گەنمی کوڵاو چۆن دەچێندرێ؟ شین نابێ. کەوای گوت تۆش بڵێ ئەدی هێلکەی کوڵاو جوچکەی دەبێ؟ قازی لە وڵامدا دەڵێ نە. ئەو دەم داوای لێ بکە کاروان و شتومەکەکانە بداتەوە. بازرگان پەندی بالولی بەکار هێنا و شتومەکەکانی وەرگرتەوە. بەشی 23 چۆن بالولی زانا فێڵی لە حاجی بەتەماع کرد. هەبوو نەبوو غێری خوددا هیچ کەس نەبوو. پیاوێکی فەقیر هەبوو بە ناوی سلێمان. دەچوو لە قەداری کۆ دەکردەوە و دەیفرۆشت و لەم ڕێگایەوە ژیانی بەسەر دەبرد. بە زەحمەت هەندێک پارەی کۆ کردەوە بۆ ئەوەی کەرێک بکڕێ و بارکێشی بکە. بەڵام کاتە قیمەتی کەرێکی پارە کۆ کردەوە فکرەکەی گۆڕی. گوتی هێندێکی دیکەش کۆ دەکەمەوە لە جاتی کار ئەسپێک دەکڕم. سلێمان دەترسا کە پاشەکەوتەکەی خەرج بکە بۆیە بڕیاردا پارەکەی بە حاجی بدات. بەڵام بالولی زانا لە دوورۆ دیتی کە سلێمان چۆن پارەکی داوە بە حاجی. بالول دەزانی کە حاجی کابرایەکی تەماعکار و ناڕاستە. کاتە سلێمان لە ماڵی حاجی دەرکەوت بالول لی چوە پێش وتی بۆچی پارە داوە بۆ کابرا تەماعکارە؟ هەر ئێستا بچۆ پارەکەتی لێ وەربگرەوە. دیارە ئەو پارەکەت ناداتەوە و لێشت دەدا بەڵکو بتوانی لەبەر چنگی ڕابکەی. ئەو دەموەرە لای من چاوەڕوانت دەبم. سلێمان چۆکن حاجی گوتی حاجی پارەکەم دەرەوە ئیتر نامەوێ ئەسب بکڕم. پارەکەیدان بە تۆ بەشی کەرکڕنێک دەکا و دەمەوێت کەرێک بکڕم. کاتی ئەو قسانی کرد حاجی دەستی دایەدار و گوتی کام پارە شێت بووی هەوڵ جارە دەتبینم. حاجی ئەوەی گوت و داری دەستدایە و لەسەری بدا. لەبەر دەستانی هەڵات و چوەکن بالول. بالول گوتی پێم نەگوتی کە پارە ناداتەوە لێشت دەدات. باشە قینە دەچمەکەن حاجی و ئیشەڵڵا پارەکەتی لێ دەستێنمەوە. تۆ لێرە بۆ تەماشای بکە. کاتێ دەستم هەڵێنا وەرەکەن حاجی بڵێ حاجی پارەکەم بدەوە نامێ ئەسب بکڕم و کەرێک دەکڕم. ئەگەر لی دای قینە بچۆ لە جێ ڕاوەسا وابێ کە تۆ ئێمە ببین و ئێمە تۆ نەبینین. دووبارە دەستم هەڵێنا وەرەکەن حاجی بڵێ حاجی پارەکەم بدەوە ئەسب ناکڕم و دەمەوێت کەر بکڕم. بالول چۆکن حاجی گوتی حاجی کوپەیەکم زیار دۆزیوەتەوە بەڵام خۆت دەزانی کە ئاڵتون پێویست نییە. بەڵام کوپەکە ئەوەندە بەرزە بۆ نیشاندانی بەرزی کوپەکە دەستی بەرز کردەوە. سلێمان کە چاوی بە دەستی بالول کەوت هاتەکەن حاجی گوتی حاجی پارەکەم بدەوە ئەسب ناکڕم و بەشی کەرێک پارەم هەیە کەرێک دەکڕم. حاجی تووڕە بوو. سلێمانی پەلەماردا و گوتی بڕۆیتر نەدبینمەوە دوورکەوە لێمان باکاری خۆمان بکەین. سلێمان چوو لە هەمان جێ ڕاوەستا و چاوەڕوان بوو تا بالول دەست بەرز بکاتەوە. بالول قسەکانی درێژە پێدا گوتی کوپەکەم بردووەتە ئەشکەوتێک بیشارمەوە. دیتم لەو ئەشکەوتە کوپەی دیکەی پڕ لە زێر دانراون. کوپەکان بەم شێوەیە بەرزیە. دیسان بۆ نیشاندانی بەرزی کوپە دەستی هەڵێنا گوتی حاجی دەزانم تۆ پیاوێکی ڕاست و لە خواترسی. لەم قسانەدا سلێمان هاتەوە گوتی حاجی پارەکەم بدەوە وازم لە ئەسب کڕین هێناوە و دەمەوێت کەر بکڕم. حاجی لە دڵی خۆیدا گوتی
ئەگەر پارەی سلێمان نەدەمەوە بالول لێم بە شەک دەکەوێت و کوپەزیێڕەکەم پێ پیشان نادا. حاجی پارەی سلێمانی داوە و سلێمان ڕۆی. بالول گوتی: ئەی حاجی، دەزانم تۆ پیاوێکی دنیا دیتووی، سارد و گەرمی زەمانە چێشتووە، ئێستا جۆ بدەیە. لە نێو زیێڕەکان ئەنگوسیلێکم دۆزیوەتەوە. دەقامکم کردو و فراوان بووە. لە باسکم کرد. گەیسان فراوان بوو. کەوام دیت ئەڵقەکەم خستە ملم. لەپڕ تەنگ بووە وای لێهات خەری بخنچم. سەرم ڕاوەشاند. دیتم بەیانی و ڕۆژە و خەبەر هاتم. ئێستا مانای ئەم خەونم بۆ لێک دەرەوە. بەم جۆرە بالۆل کڵاوی لەسەر حاجی فێڵباز و تەماکارنا. بەشی 24 بالۆلی زانا و خەلیفە. پیاوێک قەستی سەفەری کرد. سەسکە ئاڵتونی هەبوو. بردی دای بە خەلیفە بۆی هەڵگرێ. گوتی ئەم پارەم لە لای خۆت بۆ دانێت تا دەگەڕێمەوە. خەلیفە پارەکانی وەرگرت. پاش ساڵێک خاوەن پارە لە سەفەر گەڕایەوە و چۆ لای خەلیفە و داوای پارەکەی لێ کرد و گوتی: ئەی خەلیفە، من ئەوە هاتوومەتەوە و پارەکەم دەرەوە. خەلیفە گوتی: خۆشەویستم، پارەکەت مشک خواردووە. چۆن شتی وا دەبێ؟ بۆچی پارەی تویان نەخواردووە؟ تەنیا پارەی منیان خوارد؟ خەلیفە تووڕە بۆ کابرای وە دەرناو گوتی: بڕۆون بە، تۆ هەر پارە نەداوە بە من. خەڵک بە کابرای فەقیریان گوت: بچۆ لای بالۆلی زانا و بۆی باس بکە، ئەو یارمەتی دەدات. کابرای فەقیر ناوێ ئەلۆ بوو. ئەلۆ چووەکن بالول و باسەکەی بۆ جێڕایەوە. بالول پێی گوت: بڕۆ لە ماڵی خۆت دانیشە و نیگەران مەبە، من خۆم پارە و ئاڵتونەکانت بۆ دێنمەوە. بالول چووەکن خەلیفە گوتی: ئەی خەلیفە، ئێمڕۆ هەموو منداڵانی شار بۆ گەڕان دەرمە مەزرایە، تۆش منداڵەکانی خۆت ڕێگا بدە لەگەڵ من بێن. خەلیفە گوتی: فەرموو، هەرسێ کوڕانم بەرە. ئێوارە ڕۆژی دوایی منداڵ هەموو گەڕان و بالول منداڵەکانی بردەوە، هەرێکە بۆ ماڵی خۆیان دەسلیمی دایک و بابی کردنەوە. بەڵام منداڵەکانی خەلیفە لە وەتاقێکی خۆی حەبس کرد و دەرگای لێگاڵەدان. شەو خەلیفە هاتەکن بالول و لە زاڕۆکانی پرسی: منداڵەکانم لە چۆن؟ منداڵەکانت کە رشک خواردوونی. خەلیفە بە سەر سوورمانە گوتی: چۆن منداڵەکانی دیکەیان نەخواردو و تەنیا زاڕۆکەکانی منیان خوارد؟ بالول گوتی: چۆن ناوێ؟ هەر وەک مشک پارەی ئەلۆیان خوارد و کاریان بە پارەکەی تۆ نەبوو. ئێستا بڕۆ پالەی ئەلۆ بدەوە و تا منش زاڕۆکی تۆ نەجار بدەم. بەم فێڵە ئەلۆ پارەکەی وەرگرتەوە. خۆشەویستان، لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم شەومان تا سبەی شەو بەیگەشتنەوەمان. هەر شاد و سەرکەوتوو بن، خواتان لەگەڵ.